جەنگی ئۆکرانیا بووەتە خێر بۆ ئێران، پارەی پێ پەیدا دەکات و نهێنی چەکی نەیارەکانیشی تێدا ئاشکرا دەکات. گۆڕەپانی جەنگی ئۆکرانیا بووەتە گۆڕستانێکی گەورەی کەرەستە و چەکی سەربازی ڕۆژئاوا و رووسیا. ئەمەش بە دەرفەتێکی گرنگ دادەنرێت لە بەردەم ئێران تا دەست بکات باشیکردنەوەی پێکهاتەی ئامێر و سیستمی تەکنۆلۆژی کەرەستە و چەکە بەکارهێنراوەکانی ئەو شەڕە تا نهێنیەکانی دروستکردنی ئەو کەرەستانەی دەست بکەوێت لە نێویشیاندا موشەکەکانی چاڤلین و ستینگەری ئەمریکی. ئێران بووەتە بەشێک لەم جەنگە دوای ئەوەی مانگەکانی ڕابردوو فڕۆکە بێفڕۆکەوانەکانی شارەکانی ئۆکرانیایان کردە ئامانج. ئەمە ژوای کرد رووسیا بتوانێت هێرشی کاریگەر بە تێچوویەکی کەم ئەنجام بدات و قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە کە بەر کۆگای چەکەکانی کەوتبوو. بە گوێرەی راپۆرتە هەواڵگریەکان رووسیا لە بەرامبەر یارمەتیە سەربازیەکانی ئێران تەکنۆلۆژیای پێشکەوتووی ڕۆژئاوا دەنێرێت بۆ تاران لە نێویشیاندا ئەو کەرەستانەی لە گۆڕەپانی جەنگ بەکارهێنراون و کاریگەری گەورەیان لە شەڕەکەدا هەبووە، وەک موشەکی دژە تانکی چاڤلین و سیستمی دژە فڕۆکەی ستینگەر. ئەم چەکانە گرنگی استراتیجیان بۆ ئێران هەیە چونکە لە ڕێگەی شیکردنەوەیان زانیاری هەستیاری لەسەر سیستمی چەکداری ڕۆژئاوا دەست دەکەوێت. ئەگەر بێت و دەنگۆی گواستنەوەی چەکی ڕۆژئاوا بۆ ئێران لەلایەن رووسیاوە پشتڕاست بکرێتەوە، ئەوە دەبێتە هۆی زیادکردنی توانای سەربازی تاران و پیشەسازی تەکنۆلۆژیای بەرگری ئەو وڵاتە. ئەوە بێجگەلەوەی هەژمونی لە ڕۆژهەڵاتی ناوەڕا زیاد دەکات و لە ڕێی ئەم جۆرە چەکانەوە توانا و زانیاری تەکنۆلۆژی میلیشیاکانی لە ناوچەکە زیاد دەکات. لە نێویشیاندا حیزبوڵڵای لوبنانی کە لە ژێر سەرپەرشتی مەشقی سوپای پاسدارانی ئێراندایە. دوای ڕوخانی دەسەڵاتی شار لە ساڵی 1970 و پچڕانی پەیوەندیەکانی نێوان ئێران و ڕۆژئاوا بە شێوەیەکی لەناکاو تاران لە هەوڵی دۆزینەوەی ڕێگای جێگرەوەدا بووە بۆ کۆکردنەوەی تەکنۆلۆژیای سەربازی ڕۆژئاوا تا لە ڕێیانەوە پەرە بە بەرهەمی ناوخۆیی بدات. زۆرێک لە چەکەکانی ئێران بەهۆی ئەندازیاری پێچەوانە لەسەر بنەمای پێکاتەی چەکەکانی ڕۆژئاوا بەرهەم هێنراوە. لە گرنگترین بەرهەمە سەربازیەکانیشی کە بەم شێوەیە بەرهەمی هێناوە موشەکی تۆفانە کە ڕێک هاوشێوەی موشەکی ئەمریکی دژە تانکی BGM 70. زۆرێک لە سیستمە سەربازیەکانی ڕۆژئاوا کەوتونەتە دەست ئێران و لە ماوەی شەڕ و ناکۆکیەکانی ناوچەکە توانیویەتی دەست بەسەر سەدان چەکی ئەمریکادا بگرێت. ئەم ڕۆژ گۆڕەپانی شەڕی ئۆکرانیا دەرفەتێکی دیکەی گرنگیان بۆ دەڕەخسێنێت تا زۆرترین سوود لە ئەندازیاری پێچەوانە ببینن. هاوینی ساڵی ڕابردوو شێزەکانی رووسیا کاروانێک کەرەستەی سەربازی دزراویان لە ئۆکرانیاوە گەیاندە تاران. بە گوێرەی زانیاری ئەمریکا مۆسکۆ 141 ملیار دۆلاری بە کاش ناردووە بۆ تاران. چەندین کەرەستەی سەربازی جیاوازی ڕۆژئاوای ناردووەتە ئەو وڵاتە لە نێویشیاندا موشەکی نلاوی بەریتانی، چاڤلینی ئەمریکی، موشەکی دژە فڕۆکەی چاڤلین. هەموو ئەمانەش لە بەرامبەر 160 فڕۆکەی بێفڕۆکەوان. گەیشتنی زانیاری چۆنێتی بەرهەمێنانی ئەم سیستمانە توانای شەڕکردن و هێرشبردننی میلیشیاکانی ئێران زۆر زیاد دەکەن و هێز و بنکەکانی ئەمریکا دەخەنە مەترسی گەورەوە.